ئەو کێوەنە تەلەفۆنە بووەکە جوابی نایتەوە؟ ئەوە لێیگەڕێ وەستا عەزەدینە ئەوە لە دووبێ هەندێک قماشی هەیە دەیوە بە من ساحکاتەوە جوابی نادەمەوە. باشە منە چەم سعی بە ئەلەن دەکەم. باش خوا دەگەڕ. ئەلو گیان قورئان مەجالم نییە سبەینی وەرە سبێ وەرە دوکانێ قسەی دەکەین تووڕەمە بە تووڕە سبەینی وەرە هەموو شتێک چارەسەر دەکرێت باشە دەی خوا لەگەڵ دەی خوارز بە بڕوای ئێوە ئایا ڕزگار ڕابردوو لەبیر دەکات قوربانی دان و هەوڵ و ماندووبوونەکانی مەریەمی هاوسەری لە بەرچاو ماوە با ببینین. ئەلو چۆنی ڕزگارگیان؟ سپاس مەریەم جان ئەحوالت چۆنە؟ سپاس ڕزگارگیان ئەرە بەم شەوە بۆ نەهاتیتەوە؟ وەڵڵا ئەوەندە مەشغوڵم ناتوانم سەرە خۆم بخورێنم. کوڕە ماڵی دنیا ئەوە ناهێنێ وەرەوە ماڵەوە نانم حازر کردووە چاوەڕێی تۆکەم. ئەتونانی بخۆ خەمێمت نەبیە من لە پەچ دەخۆم. لە فەی چی باسی چیەکەی بەخوا تا تۆ نەیتەوە نان ناخۆم ئەو هەموو خواردنە خۆشم حازر کردووە. باشە باش دێم و خەمت نەبی دەی خواحافیز. دەی خوارد لەگەڵ گیان. دایکە گیان گیانی دایە سیمە کوڕم باباوکە پێێتەوە پێکەوە نانەخۆی. ئاخر سبەی بەیانیانم. باشە کوڕم بڕۆ دەستە بشۆ نانە بۆ تەیەکەم بڕۆ. سەرچەو دایک. فەرموو دڵەکەم فەرموو گیانەکەم یاخۆ بەخێر بێ ئەو قماشە جوانان دەبینی هەموو لە بۆ خاترێت و هاتیە ئەو ناز بە گوڵا ئەو پەمبەیە جیهان بەدڵە. ئەوە چیە وەڵام منەوانە لەبەر ناکەم حەزم لەوانە نییە. ئەی لەوەی جوانتر منەوانم حەز لێ نییە تۆ جارە بەبێ من ئەڕێ بۆ دووبەی وەعدبی ئەو جارێ بەبێت و ناچم. جامیش ئەوەمت بەڵام خۆ دەزانی من بۆ ئاسانیە نەم لەگەڵ تا بۆ دووبەی. دەزانم ئەوەی دەزانم خەمت نەبی باشە ئەبێ مارەم بکەیت اینجا. چم پێ گوتم مارەت دەکەم لە سچای خۆش دادرێم. ئەی کەی بە مریەم خانەڵی بێزار بووین ئەمە چێم هەموو نازوومەکرێیکە. ناز نییە نازین کووە لە جێم بی بە قورئان دوو هەندێک دەبی تەحەممولکەی دیشەکە تۆزە قورسە تەحەممولم کە تەحەمولی چی تۆ دەستی بە منەکەی نابخوا ئەم شەوە بێ پێی بڵێ تێگەیشتی منیش خۆم نەدۆزیگەتەوە چاوەڕی تۆ بکەم چیەمە خۆ من گاڵتەجاری تۆ نیم چیەوە بێزار بووم بەسەر چاوە بەس تووڕەمە بە ئەو شۆ پێی دەرێم وعدبی باشە دەی چاوەڕی جابی تۆکەم بەسەر چاوە دڵی خۆت خۆشکە باشە باشە دەی دە باشە منە ڕۆمجانەکەم درەنگە خۆ دەزانین دایکم لەسەر مۆستاوە بەسەر چاوە پێویست نییە نه بەڵام مۆزەعە لەبیر نەکەی خۆ دەزانین زۆر گرنگە خەمت نەبی باشە دە باشە دەی خوارد لەگەڵ دڵەکەم خواحافیز بێ. چۆن پێی بڵێم کڕوەڵڵا پێی دەڵێم پیاو هە پیاوە دنیاوە ناگەڕێ پێی دەڵێم و تەواو چی با بیتن